سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت. ڕۆژی چوارشەممە 19 مانگی بەفرانبار مستەفا نیلی پارێزەری وریشە مرادی لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس نووسیکە دیوانی باڵای وڵات حکمی ئاعدامی وریشە مرادی ڕەت کردووەتەوە. وریشە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە گرنگیەکی تایبەتی داوەتە کەیسەکەی بوێر، چەپ، گەنج و ژنێکی کوردە. بۆیە بابەتی دەست بەسەرکرانی ئەشکەنجەکرانی مەترسیزار و بێسنوور خۆڕاگری قارەمانانە و حکمی ئاعدامەکەی نەتەنیا لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان، تورکیا، سووریا و عێراق بەڵکو لە وڵاتانی دەرەوەی وەکو ئەوروپا و ئەمریکایش دەنگدانەوەیکی بەرینی هەبووە. بەم بۆنەیەوە وتوێژێکمان دەبێت لەگەڵ بەڕێز خاتوو شیوە مەحبوبی وتەبێژی کۆمیتەی خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسی و یەکێک لە بەرگریکارانی کەمپەینی ئازادی وریشە مرادی تا سەبارەت بە دەنگدانەوەی کەیسی وریشە مرادی لە دەرەوەی وڵات و ئەو هەڵ و خەباتە بەرینەی کە بۆ هەڵوەشانەوەی حکمی ئاعدامی ئەو تێکۆشەرە و ئازادی سەرجەم زیندانیانی سیاسی لە ئارادا بووە قسە و باسێک بکەین. خاتوو شیوەمان لەگەڵە. خاتوو شیوە سڵاوت لێبێ، زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. زۆر سپاس لەیەوە. بەڵێ خاتوو شیوە پرسیار یەکەم بەوە دەست پێ یەکەم کە بەڕێستان سەبارەت بە کەیسی وریشە مرادی و هۆکاری ڕەتکرانەوە و هەڵوەشانەوەی حکمی ئاعدامەکەی بۆمان بدوێن. بەڵێ تاپەن ئەم خەبەرە زۆر خۆش بوو، وەێ ئەتوانم بێژم کە ئەمە زۆر مەوەقەتە و نابێ ئەوە بیری لەکەینەوە کە ئەم حکمی ئەدامە نەقزۆ کریاتۆ. دیارە وریشە ئەسڵەن لە ئەوەڵۆ قەرار بوو 15 ساڵی پێ بندووە کریان بە حکمی ئەدام و ئائیسە لەخرە وەکێڵەکانی تەلاشێکی زۆریان کردە. لە عینی حاڵە دەنگی وەزعەتی وریشە هەرچی زۆرتر منعکس بووە، نەتەنیا لە تەزاوەراتەکانە بەڵکو لە تەرەف سازمانهای جیهانی وە کۆمیتەی حەقیقەتیاب وەک گزارشگەری ویژە هەمیشە ناوی وریشە پەخشان و شەریفە محەممەدی کە وەختا حکمی ئەدامی بوو هەمیشە بەخشێک ناو بریا لەو گزارشانە بۆ بوونەوە ئەوە دیارە هەتا ئەم عەقەبنشینی مەوەقەتەی جمهوری ئیسلامی بە نۆعێک بەخاتر فشارێکە لەسەر خۆیە بینێتەوە. دیارە دەلایلێکی بە قەڵخۆیان قانونیان هاوردە وەلێ ئێوە وەختە بیری لەکەنەوە ئەسن دەستگیری و ناپەدید سازی قەهری وریشە شکنجەی هیچ کام لەوانە قانونی بەیەکمانی لە سەطحی دنیا لە حاز قانونی بین الملل نەبووە. ئائیسە لە حاڵی حازرە فعلەن دووبارە طبعاً وا دیارە قەرارە دووبارە پەروەندەکەی بڕواتە ژێردەست سەڵەواتی کە مەشهورە بە بێڕەحمی و جەنایەتکاری و ترسی ئەوە هەیە کە مجدداً حکمی ئەدامەکەی هەڵگەڕێنەوە. بڵێ زۆر سپاس هاوڕێ شیوە. بەڕێستان دەنگدانەوەی پەروەندەی وریشە مرادی لە وڵاتانی دەرەوە بەتایبەت لە نێو هێزە چەپەکاندا بە چ شێوەزێک دەبینن؟ بەڵێ بە نەزەر من زۆر وەسیعە وە گەرەکمە ئەوە ئیزافەکەم نەتەنها لە ناو هێزە چەپەکانە من پێم وایە وریشە لە سەتی ئائیسە وەختی ئێمە هەڵەگەڕێن و تمشای پارەکە ئەەکەین شاید چەند مانگ بەلەماکەین کەیسی وریشە وەزعەتی وریشە لە سەتحی عموما زۆر زیاتر بووە. بۆچی؟ بۆ ئەوەی کە ئەوەڵە بەخاتر تەلاشای لە خودی کارزاری کەمپەینی ئازادی وریشە کریا وەلێ مهمتر لەوە بەخاتە شجاعەتی خودی وریشە. وریشە هیچ وەخت ساکت نەبووە، دەستیدا بە ئەتساب غەزا بۆ ئەوەی کە عەلەیهی ئێدام بێ مرەتەبەن بەیانیە ناردەتە دەرەوە دەنگی بەرز بووە وتێتی کە هیچ ناترسێ. طبعاً ئێوە وەختێکە خۆتان بە جێگەی شارهوەندێکدانێن کە لە خارج ئێرانایە ئێرانی نییە یا کورد نییە تمشاکەن شجاعەتی ئەو ژنە قەلبتانەگرێت تحت تاثیر قەرارتانە بۆ بوونەوە وەختێکە تمشاکەن کەسانێکە بوون بە ئەسپانسۆری سیاسی وریشە کەسانێکە ڤیددیۆیان پڕکردێتەوە بەزەن کەسانێکن کە ئەسڵان هەرگیز لە ئێرانە نەبوون هەرگیز لە کوردستانە نەبوون وریشە شخصە ناناسن بەڵام شجاعەتی وریشە تەلاشی بۆ ئینسانیەت بە نەزەر من ئەو حسی ارتباطی لەگەڵ بنیامەکانە بە وجود ئاوردە بۆیە ئەبینن لە تەواوی تەزاهورەتەکان و ئاکسیۆنەکانە یەک هەمیشە ئەکسی وریشە هەیە بەیانیهایە کە سادر ئەکرێت ئازای پارلەمانی بڕێ لە کشوەرەکان و هەروەها پارلەمانی ئوروپا ئشارە ئەکەن بە ناوی وریشە لە گزارش‌های مختلفە هەیە بۆ کە وریشە فقط یەک نەفەر نییە وریشە بە یەکمانی سمبولی ئێترازێکی ژنێکی شجاعە کە حازر نییە ساکت بێ و ئەمە شتێکە کە بە یەکمانی نەبزی
جنبشی انقلابی ژیان ئازادیە بۆیە تەواوی دنیا ئەحساسی ئرتباتەکە لەگەڵ ئەو مبارزە و ئینسانیەتەی وریشە. ئائیسە خۆشحاڵم بێژم کە نسبەت بە پارەکە نسبەت بە چەندمان بەلەمە وریشە زۆر دنیایی ترەوە بۆتەوە ئەمە کۆمەکەکە بۆی کە بتوانین گیانی وریشە نەجات بین. بەڵێ هاوڕێشی وایە خۆتان بەڕێستان یەکێک لە وتەبێژەکانی کەمپینی ئازادی بۆ وریشە مرادی بوون. خەبات بۆ ئازادی وریشە چ شێوە شکلگەلێکی بەرینی هەبووە لە وڵاتانی کانادا و ئیتالیا شارۆمەندی افتخاری بەخشرا بە وریشەوە خۆتانیش یەکێک لەوانە بوون کە ئەو خەڵاتن وەکو نوێنەرەوە خەڵاتتان وەرگرت ئەو شارۆمەندی افتخاریە لەم بارەوە دوێن. بەڵێ تەبان من یەکشت ئەشێ ئشارەکەم ئێوە ئەوەڵ ئشارەتان کرد یەکێ لەو شتانەی لە مەورد وریشەوەتان وتان وریشە کوردە. و ئەمە متاسفانە لە ئەوڵە وەختێک کە ئەم کارزارە دەسی پێکردی ئەم کەمپینی ئازادی وریشە حتا لە سەتحی ڕەسانەکانە ڕەسانە ئەسلیەکانی بۆ شکلە ناوێکیان لە وریشە نابێت بۆ شکلە حمایەتە ناکریە بۆ تەنها دلیلی ئەوە بوو کە بە تۆڕ واقعی جنێکی کووردە ئەمە ناتوانین نەدیدە بگرین و تابعیزە عەلەیهی. بەڵام من پێم وایە بۆ ئەوەی کە زۆر زیاتر کارکریە عەزیزانێکی زۆر زیاتر لە سەراسەری دنیا پەیوەست بوون بۆ ئەو تەلاش بۆ ئازادی وریشە ئیتر کەسێک نەیتوانی ناوی وریشە نەوار. ئایسێمە شاهدی ئەوەین کە لە یالەتی کۆبەکی کانادا شارۆندی افتخاری دریا بە بەخشانی عەزیزی وریشە مرادی و شەریفەی محەممەدی لە چەند شاری نەتەنها لە یەک شار لە چەند شاری ئیتالیا شارۆندی افتخاری دریا بە وریشە لە کشوەرهایەکترا بۆ ئاگاداریتان خەریکن تەلاشەکەن فعالین کە بتوانن شاروەندی گرن و مشخصەن لە ئیتالیا کە من ڕۆیشتم لە شاری پۆجۆبۆنسی لە یالەتی تۆسکانی ئەوە شوێنێ بوو کە مشخصەن بە وریشە شاروەندی افتخاریدا شتێکە زۆر تایبەتی بوو بە نەزەر من وەلایەقی شجاعەتی وریشە بوو مەراسمێکی بێحەد باشگیریە زۆرتر لە 300 نەفەر شرکەتی بوو شعرەکەی وریشەوە شەوێ بەر لە حملە بە زندانی ئەڤین خوێندووی بەدەنگی خۆی ئەوە بە سورەت ئیتالیایی پەخشۆکریاوە نامەی تەشەکوری وریشە بە شارەداری ئەو شارە بە سورەت ئیتالیایی خوێنراوە. خودی من ئەو بەرگەی شاروەندی افتخاریەم کردووە بەڕاستی لە قسەکانما بەوە ئیشارام کرد کە وریشە تەنها بۆ کەسی کۆبانی یا کوردستان یا ئێران مبارزە ناکا بۆ هەرچی کەسە خەریکە تەلاشەکە زۆر باش بوو بۆ ئەوەی کە تەوەجۆیەکی زۆری جەلب کرد و حتا لەناو بەرگەی شاروەندیەکە بە ئیتالیایی نووسیاو کە ئەم شاروەندیە بە وریشەئاین بە خاطر فعالیەت‌های مەدەنی بە خاطر شاید بێژم هەدەفێکی مشتەرەکە ئەم شارداریەش هەیەتی کە ئینسانیەتە و لە واقع عەلەیهی ئیعدامە و من گەرەکمەوەتان پێ بێژم لە شاری تۆسکانی ئەوەڵین کشوەری بوو لە دنیا کە زۆرتر لە 2 قەرن بەلەمە حکمی ئیعدامی لاغڤۆ کردو و اتفاقا وەختێکە مەراسمەکەی وریشە گیریە ئەمە ساڵگەردی لە واقع ئەو بەسڵا ریشەکەنکردنی ئێدام بوو بۆ بۆنەوە ئائیسە ئەتوانین بێژین هەر شەهروەندیەکە بدرێ بە وریشە هەر کەس تعدادی زۆرتر لە وەزعەتی بزانن ئەمە کۆمەکەکە کە وریشە دنیایی تر بێت و بتوانین گیانی نەجات بین. بەڵێ خەت و شیوا بە بۆچوونی بەڕێستان پێویستە خەبات و تێکۆشان بە چ شێوەیەک هدایەت و بەرەو پێش بچێت دەتوانێت تا ناخی بزوستنەوەی نابۆ سێدارە بچێت و کاریگەری هەبێت لەسەر هەڵوەشانەوەی حکمی ئادامی وریشە مرادی و پەخشان عەزیزی و زیندانیانی سیاسی دیکە. بەڵێ ئێوە بەنظر من ئایسە بم خۆشە ئیشارەکەم بە داخل ئێران ئائیسە لە 55 شار لە سەراسەری ئێرانە سێشەمەهای نابێ ئێدام بارگوزارەوێ خەریکەوێ بە 2 ساڵ ئەمە زۆر عەزیمە ئەمە جنبشێکی سەراسەریە بە نەزەر من لە تاریخی هیچ کشوەرێکا وجودی نەبووە خانەوادەکانی ئەم زندانیان لە بەرزندانە لە شارهای مختلفە حمایەتەکەن ئەم سێشەمای نابێ ئێدامە هەروەها لە برێ لە کشوەرهای ئوروپایی و ئەمریکای شمالی و فعالین ئاکسیۆن دانێن و بەرجەستەیەکەنەوە وەختێک کە ئێوە تومشای ئەوەکەن لە داخل ئێرانە تەبعەنەشێ زۆر زیاتر تەلاشکردی ئەبێ مبارزە عەلەیهی ئێدام و ئازادی زندانیانی سیاسی کە بە من نەزەر من ئەم دوانە بە یەک گرێ خواردە ئەبێ واقعاً شعار و خاستەی تەزاهوراتها و تەجەمعاتێک هەیە کە هەر ئائیسە لە خیابانەکانە هی بازنشستەکان معەلمەکان و غەیرە بۆ بۆنەوە وەختێکە ئەو تەلاشە کریە کۆمەکەکە کە جمهوری ئیسلامی ئەقامنشینیکە
ئایسێمە وەختێکە لەسەر وریشە قسەکەین لەسەر وریشە فقط قسە ناکەین لەسەر جەنایەتکار بوونی قەتلی عەمدی حکوومەتی حکمی ئەدام خەریکین قسەکەین بەو بۆنەوە خەڵک وریشە ئەبینێ وەلێ لە ڕۆزنەی کەیسی وریشۆ وەزیەتی وریشیۆ ئەبینێکە چ بەڵای خەریکن بەسەر زیندانیەکان نایرن من پێم وایە لە جواب بە سوالەکەی وە شتێکە زۆر زۆر مهمە ئایسە جیا لە فشار هاوردن بە دەوڵەتەکان و سازمانهای جیهانی ئەبێ ئێمە بڕۆینە سۆراغی جامعەی ئەم کشوەرانەوە ئەبێ ئەوەیان لەگەڵا کارکەین ئایسێوە لە ئوروپا لە تەواوی کشوەرەکانە لە ئوروپا مشەخەسەن بەخشێکی زۆری حکمی ئەدام وجودی نییە ئێمە ئەبێ بتوانین بڕۆینە سۆراغ خەڵکی ئینسان دووستی و جامعەوە ئەتحادیەکان و تەشەکۆلهای بەشەر دووستۆ و ئەوانە وەک هەمبەستگی بینالمەلەلی بە وجود بێرین کە بتوانێت جمهوری ئیسلامی هەرچی زۆرتر تحتی فشار قرار بە دقیقاً بە ئایسە وەختی ئەقام نشینیەکە لە کەیسی وریشە یعنی اینکە شکستی خواردە بەیەمانی بەڵام من پێم خۆشە یەکش تاکید کەم واقعانشە ئەم مبارزە دائمی بێ ئەگەر دائمی نەوێ جمهوری ئیسلامی ئەدامێکی زۆرترەکە تمشاعەکە بزانێت چەنێ ئێتراز وجودیە مەخسوسن لە داخل ئێرانە کە بە نەزەر من مهمترینە بەڵێ زۆر سپاس هاوڕێشی و من پرسیارێکی تایبەتم نەماوە لە کۆتاییدا ئەگەر بۆ خۆتانەتانەوەی ئاماژە بە شتێک بکەن کە لە توولی بەرنامەکە ئاماژە پێ نەدراوە بفەرمونون بەڵێ من فقط گەرەکمە هەڵگەرمۆسە کەیسی وریشە ئەویش ئەوەیە کە ئایسێ ئێمە ئەو خەبەرە خۆشە ئەبیسین کە حکمی ئێدامی فعلەن نەقس کریاتەوە وەلێ ئەشێ ئەومان لە بیر بێ من مشاهدم کە لە برێ ڕەسانەکانە وتیانە حکمی ئێدامەکەی لەغ بۆ کریا ئەشێ زۆر خۆشمان بێ چونکە ڕژیم گاهەن ئەم کارە ئەکا بۆ ئەوە کە تەوەجۆ لەسەرەوە زیندانیان لاچێ و بعد ئێدامیکە ئەمە ئەشێ خۆشمان بێ ئێمە ئەم دەرسەمان 47 ساڵە گرتە کە چۆن زیندانیان مەخفیانە ئێدام کردە ئایسە ئێمە تەلاش بۆ لەغوی حکمی ئێدامی وریشە و ئەوانی تر پەخشانی عەزیزی و سایرین و هەروەها بۆ ئازادی زیندانیانی سیاسی وەلی مشەخەسەن لە مۆردی وریشە ئەبێ زۆر تەلاشێکی زۆرترکەین چون ڕژیم ماتڵە بزانێ عەکسولعەمەڵ چییە ئەم حکمە لەغوە نەبووەتەوە و ئەبێ تەلاشکەین نەتەنها لەغوێتەوە بەڵکو وریشە ئازاد بکرێ من پێم وایە خەڵک لە داخل ئێرانە مەخسوسن لە کوردستانە دەمە سابقەی ئەتراز و ئەتسابمان زۆرە خەڵک زۆر بەیە کۆیە بۆ بوونەوە ئەبێم ئێترازە بەلەوە ئێدامێک سوورەت بکرێ بەوجود بێت زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێشی و مەحبوبی و تەبێژی کۆمیسیای خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسی زۆر سپاس بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆی وەش کە تاکو ئێستا بینەرمان بوون سەرنجتان بۆ درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکەشین